سلااوڕێز بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێزان دیارەوە هەموو ساڵێ پیشەی خۆمانە بووتە پسپۆری تەزدیدکردن و بەرکردنی کتێبە تازەکانی قوتابیانمان لە ماڵەوە. وەڵای یار حەزم کرد بابەتێکی گرنگ هەبووکەوە ئەو کارەساتەی لە وەزارەتی پەروەردە و لە کەرتی پەروەردەی هەرێمی کوردستان هەیە. خۆی نزیکەی 1500 قوتابخانەی نوێ لە عێراق تا ئێستا دروست کراوە و ئەو ساڵ هەزاری تەواو بووە و نزیکەی 500 دانەی تریش تەواو دەکەن. بەڕاستی بەهۆی سەرکێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و عینادیە و تەسلیم نەکردنی نەوت و داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان و تەوتین نەکردن و پابەند نەبوون بە یاسای بودجەی عێراقی سێ ساڵیەکە لە 2023 تا 25 ئەوە وای کردکەوە هەرێمی کوردستان لە زۆر سێکتەر و خزمەتگوزاریەکانی عێراق بێبەش بیت، بە تایبەتی لە سێکتەری پەروەردە کەوە وەکو باسمان کرد نزیکەی 1500 قوتابخانە لە پشتی عێراق دروستکرا و پشتی هەرێمی کوردستان نزیکەی 250 قوتابخانەی بینایی تازە بوو، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو سەرکێشی و عینادیەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەوەش بێبەش بووین. خۆی بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر زاران دەگوترێ بۆ ئیتیمام بە کەرتی پەروەردە نادەن. هەتا ئێستا گوێتان لێ بووە لە ئەندامێکی بنەماڵەکانی حکومڕانی هەرێمی کوردستان عالیمێکیان لە دەرچووبی، زانایەکیان لە دەرچووبی، شاعیرێکیان لە دەرچووبی و خەڵک و ئەدیب و ڕۆشنبیرێکیان لە دەرچووبی. ئەوەی هەیە منافسە لە پارە و فێلا و سارە و هەروەها دروستکردنی باڵەخانەی بەرز و تەنانەت ئەو ئەندامانەی بنەماڵەی حکومڕانی هەرێمی کوردستان کەوا زانکۆشیان هەیە بەڵام بێ زانست و بێ معریفەتن و ئەو زانکۆیە وەکو مەزدەڕێکی پارە پەیداکردن سیر دەکەن. بەداخەوە تەمەشا دەکەین لە ئەمریکا هەر بنجامین فرانکلین خۆی سەرۆکی ئەمریکا بوو و یەک لە زانە هەرە گەورە و کاریگەرەکانی ئەمریکاش بوو کەوا بەڕاستی توانی ساعقەی یان مانع السەواعق بە کوردی وازان پێدەگوترێت دژە بروسک خۆی دروستیکاوە و داهێنیت. بەڵام داهێنانەکانی حکمڕانانی هەرێمی کوردستان تەمەشا دەکەی بریتیە لە کوشتن و بڕین و ئەزێتدانی خەڵک و موچەنەدان و داهێنان لە چۆنێتی جیرفان بڕینی خەڵک و موچەخۆرانی هەرێمی کوردستان. یان زۆر زاران شانازیەکانیان بۆ یەکەوە جلی عسکەری لەبەر دەکەن و چۆن خەڵک دەکوژن و چۆن خەڵک لە ناو دەبن و چۆن دەتوانن نارەکانیان بچەوسێنەوە. ئەوە هەموو دەستکەوت و داهێنانەکانی ئەوانە. خاڵشکەوە زۆر گرنگە بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورە کەرتی پەروەردە لە زۆر بوارەوە شکستی هینایە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەچی، بەڵام ئێستا دەتوانین ئەو کارەساتە لە بەرچاومانەکەوە نزیکەی 3 موالیدی مامۆستایان خانشین کران لە ڕابردوو و لە ساڵی نوێش 2026 نزیکەی 10,000 مامۆستا تریش خانشین دەکرێن لە هەرێمی کوردستان. ئەوە جگەلەوەی کەوا لە 2012ەوە بە فەرمی هیچ وەجبە و کۆمەڵە مامۆستایەکی نوێ گەنج تعین نەکراون، ئەوەی هەبووکەوە لە ڕێی کۆمیتە و ڕێکخرا و ناوچۆ مەڵبەند و لە قکام بووە، ئەوانش کە من و تەنها خەڵکی حیزبینیان بندیواری حیزبی بوونە. بۆیە بەڕاستی لە داهاتوودا کەرتی پەروەردە قوتابخانەکان ئەزمەیەکی زۆر زۆری مامۆستایان لە خۆ دەگریت و ئەو ئەزمێش وەکو باسمان کرد بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێم بێباکن و پێیان وانیەکەوە کەرتی پەروەردە گرنگە لەبەرەوەی خۆیان هەر ئەسڵن لە قیمەت و نرخی پەروەردە و قوتابخانە و زانست و زانیاری و معریفەت نازانن و من زۆر زاران تەمەشا دەکەم وەکو باسم کرد هەتا ئێستا یەک زانا لەو بنەماڵانە دەرنەچووە و یەک کەسیان تێدا نییە گرنگی بە کەرتی پەروەردە بدا و کەسێکیان تێدا نییە شاعیر و ڕۆشنبیر و ئەدیبی، بەداخەوە هەمویان تاجیر و بازرگان و نەفتفرۆش و دەتوانین هەندێکیان بڵێن لەشفرۆشیش دەکەن بە کوردیتەنە کەسابەت و بازرگانی و شوێنەکان ئێستا ئەوان بەڕێوە دەبن لە هەرێمی کوردستان بەداخەوە. بۆیە بە کورتی هەر باسم کرد حەزم کرد ئەو بابەتەی باسکەم و بۆی ئاگدار بین هەموو لایەکەوە بەڕاستی کەرتی پەروەردە بەرەو کارەساتێکی گەورە دەڕوە و ئەگەر هاتوو لە 2026 لە پەرلەمانی عێراق نەتواندرێکەوە هەرێمی کوردستان ببەسترێتەوە بە بودجەی عێراقی
بەڕاستی کارەساتەکە زۆر گەورەتر دەبێت بۆیە دەبی هەموو هەوڵ و تێکۆشانمان ئەوە بیکەوە لەمەوە دووە هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان خاننشینانی هەرێمی کوردستان هەموو سودمەند بن لە خزمەتگوزاریەکانی حکوومەتی عێراقی و پابند بە بودجەی بە یاسای بودجەی عێراقی. سوپاسدان دەکەین.